اف زمينا او لحيا مونيخي لتهران دا بريكت و چو وانديت من پێم وایە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە کرا لە تاران چ بەنسبەت ئەو پێشهاتانەی کە لە منتیقە بە شێوەیەکی گشتی هەیە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئەمنیەوە زۆر گرنگە ئەم دانیشتنانە بۆ ئەوەی بکرێتن ڕؤیایەکی واضح هەبێ بۆ ئەوەی هەموو لایەنەکان بزانن لە ئایندەدا دەتوانن چ بەرنامە ڕێژیەک بکەن بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر لە منتیقە و هەروەها دابینکردنی ئەمن و ئاسایش کە هەموو منتیقە پێویستی بە ئەمن و ئاسایش هەیە. رولا اقلیمی حریما کوردستان عراقی لساکینە لە دەشت تێرۆریزمی لە داوەڕێدا چ بیە؟ ڕۆڵێ ما ڕۆلێکی گرنگ بووە نەهاد منتیقەدانا نزیکی 1100 کیلومتر حدود مەدگە داعش هەیە و ئەم بەردەوام شەڕێوان دەکەین و ئەو جهێت و لازم بن بەرەنگاریە مەدگە داعشە بەردەوام